بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه اللهم لك الحمد حتى ترضى ولك الحمد إذا رضيت ولك الحمد بعد الرضا بینەرانی ئازیز مسلمانانی خۆشەویست خوشکان و برایان السلام عليكم ورحمة الله وبركاته سڵاو و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ ئەمانەوێ لە چەند ئەڵقەیەکە لە ژێر ناونیشانی میهرەبانتر لە میهرەبانی بینە خزمەت ئێوەی بەڕێز و خۆشەویست هیوادارین هەموو لایەکمان سوودمەند و بەهرەمەند بین بەڕێزانم خدا جل جلاله تەنها تاکە ڕێگایەکی داناوە بۆ چوونە بەهەشت ئەویشیان ڕێگای شوێنکەوتنی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ئەفەرمێ وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ولا تتبعوا السبل فتفرق بكم عن سبيله خوای مەزن و بێهاوتا ئەفەرمێ ئەوە ڕێگا ڕاستەکەی منە شوێنی بکەون وأن هذا صراطي مستقيما فاتبعوه ئەوە ڕێگا ڕاستی منە و شوێنی بکەون ولا تتبعوا السبل شوێن ڕێچکە و ڕێبازی تر مەکەون لە شوێنێکی ترا فەرمێ لە سوورەتی الأعراف واتبعوه لعلكم تهتدون شوێنی ئەو محەممەد بکەون صلی الله عليه وسلم شوێنی پێغەمبەر بکەون سەلامی خوا لەسەر بێ بەو هیوایی ئێوە ڕێگای هیدایەت وەربگرن بچنە ڕێگای ڕاستی ڕاستترین ڕێگا ڕاستە شەقامی خوددا جل جلاله هەموو ڕێگاکانی تر داخراون جگە لە ڕێگای پێ بە پێی ڕێکردن لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پێغەمبەری ئازمان صلی الله عليه وسلم ئەو ڕاستیەمان بۆ دووپا دەکاتەوە ئەفەرمێ كل أمتي يدخلون الجنة إلا من أبى ئومەتەکەی من هەمویان ئەچنە بەهەشت جگە لەوانە نەبێ کە نایانەوێتن قالوا ومن يأبى يا رسول الله صلى الله عليه وسلم پرسیانەی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ جا کێیە نایەوێ بێتە بەهەشت پێغەمبەری خوا فەرمی من أطاعني دخل الجنة ومن عصاني فقد أبى ئەوەی گوێڕایەڵی و فەرمانبەریم بکە ئەوە ئەچێتە بەهەشت و ئەوەی سەرپێچیم بکە بێگومان ئەوە نایەوێ بچێ بەهەشت بۆیە ناچێ بۆ بەهەشت بەڕێزانم پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە کاتێک شۆڕ ئەبینەوە بۆ نەو ژان و ژیاننامە بەرز و بێهاوتاکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە جوانترین نمونەی مرۆڤایەتیە لەسەر زەوی خدا کردوویەتی بە قودوە و پێشەنگ بۆ ئەوەی مسلمانان و مرۆڤایەتی لێی بەهرەمەند بن لێی فێری ژان بن بەڕاستی کاتێک هەڵوەسا ئەکەین لەسەر هەڵوێسەکانی ئەگەین بەو ڕاستیەی کەوا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە مانای کەلیمە ڕەحمەتە للعالەمین بوو میهرەبانتر بوو لە میهرەبانی هەر جارێ پەیامێکی هەیە ڕەسوولی نازدار بۆ ئەوەی کە چۆن ئێمە بتوانین بە ڕێگای پێغەمبەری خوا بڕۆین لە ڕێگای پێغەمبەری خوا بەهەشت بەدەست بێنین پەیامی ڕێی پێغەمبەری خوا پەیامی یەکەمی ئەوانی تر خۆشحاڵ بکە ئەوە یەکەمین پەیامی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم پێمان ئەڵێ ئەوانی تر خۆشحاڵ بکە أحب الناس إلى الله أنفعهم پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ خۆشەویستترینی خەڵک بەلای خوای پەروەردگار بە سوودترینیانە کامیان زیاتر سوودی خەڵک و کۆمەڵگا و دەوروبەری هەیە لە لای خوا لە هەموو خەڵک زیاتر خۆشەویستترە وأحب الأعمال إلى الله عز وجل سرور تدخله على مسلم وخۆشەویستترین کردارێکیش بەلای پەروەردگاری شکۆمەند بریتیە لەوەی خۆشحاڵی کامەرانیەک بخێ دڵی مسلمانێک و مرۆڤێک و دەوروبەری خۆت ئەوە ئەحەب الأعمال بەلای خوای پەروەردگارەوە جل جلاله جا پرسیار ئەکەین چۆن ئەوانی تر خۆشحاڵ بکەین
ئەچینەوە خزمەت پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بە ئەدەبەوە لەسەر چۆکەکانمان دائەنیشین ڕوبەڕووی پێغەمبەری نازارمان سەلامی خوا لەسەر بێ بۆی بزانین ئاخۆ کە پێمان ئەفەرمێ باشترین کردەوەیە خۆشەویستترین کردەوەیەک بەلای خوای پەروەردگار ئەوەیەکەوە ئەوانی تر خۆشحاڵ بکەین چۆن ئێمە ئەوانی تر خۆشحاڵ بکەین ئەی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ پێغەمبەری خوا پێمان ئەڵێ هەڵگری موژدە و قسەی خۆش بە بۆ دەور و بەرت بەڕێزانم هەمیشە خەڵکی ئەوانەیان خۆشەوێ کە قسە و مژدەی خۆشیان پێیە بۆیان پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ هەمیشە بۆ دەور و بەری قسەی خۆش و مژدەی خۆش پێ بووە سەیرکەن مژدەی ماڵێکی لە گەوهەر و مرواریادا بە خات و خەدیجەی خێزانی دایکی ئیمانداران خوا لێ ڕازی بێ ئەبوو هوڕەیرە بۆمانە گێڕێتەوە خوا لێ ڕازی بێ ئەفەرمێ ئەتا جیبریل النەبیە صلى الله عليه وسلم ڕۆژێکیان جبریل سەلامی خوا لەسەر بێ هاتە خزمەت پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ ئەڵێ گوتی یا رسول الله هذه خديجة أي پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ ئەوە خاتو خەدیجەیە قد أتتك معها إناء فيه إدام أو طعام أو شراب أو برو بيري تودي جامع قاپێکی پێیە خواردنێک یان خواردنەوەیەک یان پێخۆرێکی پێیە فإذا أتتك كاتي هاتلات أي پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ فاقرأ عليها السلام من ربها عز وجل سڵاوی پەروەردگارتەوە بە خاتو خەدیجە بگێنە پێی بڵێ خوددا جەل جەلال و سڵاوی هەیە بۆ خاتو خەدیجە و هەروەها ومني سڵاوی منیشی پێ بگێنە وبشرها ببيت في الجنة من قصب لا صخب ولا نصب پێشی بڵێ موژدەیشی پێ بدە کەوا ماڵێکی بۆ ئامادەکراوە و پێ ئەبەخشرێ لە بەهەشت کەوا لە مروواریە نە ژاوەژاو و دەنگەدەنگی تێدایە کە بێزار و وەڕسی بکە و نەماندی بوون و شەکەتیشی تێدا هەیە ماڵێک لە ماڵی ئارامی و خۆشی و جوانی ئەوە موژدەی بە خاتو خەدیجە بدە کەوا خوای پەروەردگار جەل جەلال و ماڵێکی ئاوای ئەبەخشێ بە خاتو خەدیجە ئەوە موژدەیەکی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم بۆ خاتو خەدیجە چەندە مەزنە خوددا بە گەورەی و مەزنی خۆی سڵاو بۆ ئافرەتێکە نێرێ ئەو ئافرەتەی کەوا هیچ کات لە کاتە تەنگانە و نەخۆشەکان لە سەرەتای ڕاگەیاندون و دەعوە و بانگەوازی ئیسلامی پشتی پێغەمبەری خوای بەرنەدا لە هەموو ڕۆژە ناخۆش و سەختەکان پاڵپشتیەکی بەهێزی پێغەمبەری خوا بۆ سەلامی خوا لەسەر بێ بە حەق شایستەی ئەوەیە خوددا جەل جەلال و سڵاوی بۆ بنێرێ جبریل سڵاوی لێ بکاتن پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باشترین موژدەی پێ بدە موژدەی ماڵێک لە لؤلؤ و مرواری لەنێو جەرگەی بەهەشتە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم موژدەی تریشی هەیە موژدەی بە هەندێک لە هاوڵانی خۆی داوە خوا لێیان ڕازی بێ بە بەهەشت ئەها ئەوانەی کە پێیان دەگوترێ عەشەڕەی مبەشەرە دە هاوڵە بە ڕێزەکەی پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ کە هەر لە دنیا موژدەی بەهەشتی پێداون پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ ئەی پێغەمبەر چۆن خۆشەویست نەبێ کە پەیامێکی ئاوا خۆشی پێیە چۆن هاوڵانی کامەران نەبن بەختەوەر نەژین کە پێغەمبەریان سەلامی خوا لەسەر بێ موژدەی ئاوا خۆش و بەرزی پێیە پێغەمبەرمان صلی الله عليه وسلم موژدەیشی دا بە ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ کەوا ئەبوو بەکر لە نێو هەر دەرگای بەهەشت بانگ ئەکرێتن لە نێو بەهەشت هەشت دەرگایە پێغەمبەری خوا موژدەی داوە بە ئەبوو بەکر خوا لێ ڕازی بێ کە یەکێکە لەوانەی لە هەر هەشت دەرگاکە ناوی ئەخوێندرێتەوە ئەبوو بەکر کە شایستەیە لە هەر کامێکیان بچێتە ژوور چونکە ئەبوو بەکر بە مانای کەلیمە صاحبی پێغەمبەری خوا بوو هاوڵی بەڕێزی پێغەمبەری خوا بوو و موژدەی دا پێغەمبەری خوا سەلامی خوا لەسەر بێ بە ئومەتەکەی موژدەی بۆ ئێمە مانان پێیە مسلمانانی بەڕێز پێغەمبەری خوا موژدەی بە من و تۆش داوە
بە هەموو ئومەت و نەتەوەکەی داوە کەوا هەر کەسێک بمرێ لەسەر تەوحید و لا ئیلاهە ئیلا الله یەکتاپەرستی بێگومان ئەهلی بەهەشتە. ئەگەر چی بۆ ماوەیەکیش کەسی مسلمانی دینداری بەڵام گوناهکار لەسەر هەندێک تاوان و خراپە و خەتایی سزاش بخوا بەڵام دەرەنجامەکەی لە کۆتاییە هەر ئەچێتەوە بەهەشت. چەندە مژدەیەکی خۆشە، مژدەیەکی خۆشە بۆ گوناهباران لە ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. دەرگای بەهەشت بەڕووی هەموو کەسێک کراوەیە، هەرچی ئومەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەوەی لەسەر لا ئیلاهە ئیلا الله و تەوحید ژیاوە و لەسەریشی مردووە. هەڵبەت ڕۆژێک لە ڕۆژان دەرگای بەهەشتی هەر بۆ ئەکرێتەوە، ئەگەر چی بۆ ماوە مدەتێکیش سزاوی دژواری دۆزەخ ببێنێ لە بەرامبەر ئەو تاوان و خەتایانەی کە ئەنجامی داوە. پێغەمبەرمان صلی الله علیه وسلم مژدەی بە هەندێک لە هاوڵانی خۆی داوە، خوا لێیان ڕازی بێ، کەوا بەهەشت تا مەزرۆ و مشتاقیانە. پێغەمبەری خوا فەرمێ سەلامی خوا لەسەر بێ، ئەفەرمێ اشتاقت الجنة إلى ثلاثة، بەهەشتی خوا، بەهەشتی ئامادەکراوی خوا تا مەزرۆی سێ کەسە لە نێو هاوڵانە، خوا لێیان ڕازی بێ، عەلی و عەمار و بیلال. تا مەزرۆ و مشتاقی دیدەنی و دیداری عەلی و عەمار و بیلالە بەهەشت. ئای چەندە مژدەیەکی خۆشە لە جیاتی ئەوەی هاوڵان خۆیان مشتاقی بەهەشت بوون کە مشتاقی بوون بەهەشت مشتاق و تا مەزرۆی ئەوانە. من و تۆ لەکوێی ئاوا مژدەیەکی خۆش داین بەڕێزان مسلمانی بەڕێز ئەبێ هەڵوەسە بکەین. بەڵکو پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەوە زیاتر مژدەیەکی زۆر تایبەت بە هاوڵی بەڕێزی خۆی بیلالی حەبەشیەدا، ئەو بیلالەی کەوا زۆر ئازار و ناڕحەتی و نەهامەتی لە پێناو ئاینەکەی بینی، بەرگەی هەموو ناخۆشی و نەخۆشیەکانی گرت. پێغەمبەری خوا مژدەیەکی زۆر تایبەتی پێیە. ئەزانین چییە؟ پێغەمبەری خوا پێ ئەڵێ سەلامی خوا لەسەر بێ، کاتێ لە سەفەری ئیسرا و میعراجە خوای پەروەردگار بەهەشتی نیشاندا، کاتێک گوێبیستی دەنگی نەعلی بیلال ئەبێ، دەنگی پێیەکانی نەعلەکانی بیلال لە پێشی پێغەمبەری خواوە ئەڕوا سەلامی خوا لەسەر بێ. دەنگی نەعلەکانی بیلالی حەبەشی لە نێو بەهەشت لە بەردەم لە پێش پێغەمبەری خواوەیە صلی الله علیه وسلم. ئەوە مژدەی پێغەمبەری خوایە بۆ بیلال، خوا لێ ڕازی بێ. بیلال خزمەتکارێک بەندە و کۆیلەیەک کەوا لە نێو کۆمەڵگایەکی جاهیلی وەکو ژمارە ئەژمار ناکرا، ئەچەوسێندرایەوە، خزمەتی خۆیان پێ ئەکرد. ئازادی تەنانەت ئەوەی نەبوو کە ئاینیش بۆ خۆی هەڵبژێرێت، تا کاتێک پێشەوە ئەبوو بەکر سەدیق خوای لە ڕازی بێ کەوا ئەیکڕێتەوە و ئازادی ئەکا لە ڕێی خوا. ئاینی ئیسلام ئازادی ئەبەخشێ بە خەڵکی تر، خەڵکەکە بە کۆیلە ئیسلام ئازادیان ئەکا. ئەو کۆیلەیە تەنها بە پێڕۆیشتن لە دوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە بەهەشت دەنگی نەعلەکانی لە پێشی پێغەمبەری خواوەیە صلی الله علیه وسلم. ئەوە مژدەی خۆشی پێغەمبەری خوا بوو بۆ هاوڵان. بەڕێزانم هیوادارین هەموو لایەکمان هەوڵ دەین بەشێک لەو مژدانەمە بەدەست بێنین بۆ ئەوەی دڵمان خۆش بێ، بۆی بخۆشی بژین، پێ بە پێ لە دوای پێغەمبەری خوا بڕۆین، بۆی بەهەشت بەدەست بێنین ئین شاء الله تعالی. خوای پەروەردگار هەموو لایەکمان پارێزراو بکە، بێ بەش بنەکە لە شەفاعەتی پێغەمبەری خوا و ناز و نیعمەتەکانی بەهەشت. والسلام عليكم ورحمة الله وبركاته.